لكن سرويا ناري سنان لا والله كتير. سەرەتا بە خێراتمتان دەکەم ئێمە وەکو گروپی پەری هەڵستاوین بەکردنەوەی ئەو بازاڕکردنەوەی خۆمان ئەو چالاکیانە بەردەوام دەکەین. ئێستا ئەمڕۆ لە یادی 24 کردومانە بە هاوکاری ماڵی کەلەپوری و کەریمی دامەزراوەی کەریمی عەلاکە زۆر هاوکارمانن. ئێمە حەفتە بازاڕمان هەیە، زۆر دەمێکە ئێمە بەشداری بە چالاکیانە دەکەین، بەڵام تا پێش ڕەمەزان هەر حەفتە بازاڕیشمان هەبووە. حەفتانە هەموو ڕۆژانی شەممە بەشداریمان دەکرد. من وەکو خۆم بەکاری دەستی و بە کفتە و بە یاغاخی گەڵاڵمێ و بە قوڕاو بەشداریم کردووە. ئەمڕۆ شەربەتی هەنارم هەیە، ئەو دۆی خۆماڵیم هێناوە. ئەو حەفتە چالاکیانە بکرێ ئەگەر لە ڕووی هینەوە هاوکارمان بن زۆر باش دەبێت، چونکە ئێمە کە داوای مێز دەکەین، داوای شوێنێک دەکەین کە تێیدا بکەینەوە، زۆر جار هەیە گرفتمان بۆ دروست دەبێت لە بەهۆی ئەوەی کە بچین داوای مێز بکەین و داوای شتانە بکەین. ئێمە لەسەر ئاستی هەرێم گەورەترین گروپمان هەیە لە قەڵازە، گروپی پەری زیاتر لە 89 خانمین. باجي ريناس ريناس داوت بينيا ورا دبرت مرمر